ایوار باش ازیرو هاتمه جبون فیلم کردی تماشا بکم از عنکا فیلم سر کردی ترکیه دمینن ناوی ایکی دیل بیر بابول و از پر کیف خوش بون کم فیلم کردی کارم بین کوپنهاگن از هیویدارم کم هر سال کاربن پروگرامی واره لوان درات چه بکن وارقدان باش من ناوم سامان زكية كرد فيلم وامرو يكم روج فستيفال فيلمي الكردية لكوبنهاجن ياتو امسالة اسنا فستيفالك اكريت لشارع كوبنهاجن لدنمارك وراسي يا شانازي كابيكا اري قال كمان وملتا كمان اسنا فيلم فستيفالك وايشي وفيلمي جورا جور بخش كريان اري ملتا كمان درباره مسئله کرد مثلا و من فريق خوشحالم و ای فستیوال وراسی دوست دیری من که لآیندهش ای فستیوال دوباره اکریت و امروز فوکوسه تو من زاره لو سال دا که وانی که فیلمی کردی فستیوال دا دنین امروز پنجشنبه دست پیدا کن به دو فیلم دو جمعه و شنبه و یک شنبه که فستیوال من تاده به هیواداریم حتما که سالی دی آون دمان هوا سه چهار فیلمی زیاتر بینین و خلقی هنرمندیش من لقل بیا و گورتر بیا که بتوانین لحمو دامناک دا شهر گورکان دا فیلمی کردی نشان بدین با نهر با کرد بالام با دانمارکیه که نیش کدین با ناو فیلم کان من ببینن لسینما که نزدیکی 70 و 80 کس لنو کالک دا هیا که فیلمی سینما که ببینن هیوادارین که سینما که من گورتر بیا خلقی زیاتر بیا هم کرد هم دانمارکی که بینو فیلم کان من ببینن و نشانیه که فرهنگی کرد ببینن که بزنن که کرد سکارن و لطولاتیک و کشاورزی که من کچونا بلین با فستیوالی که دامان ناوام فوکوسه بخوی براستی با کسپانسراتی و امرو او هفته کردو کبلین بلام هیوادارین که زیاتر و پخشانی رخراوی که کرد هیل نو دانمارک کوانیش بین و یارمتی من بدن با سالی دی که دست بکن که بتوانین گوره تریب کن و خلقی زیاترش به حتما و خوشحالش من به هر چی رخراوی که به دیو لگل من هاوکاری من کن دستی هماز دکین خوش حالیشش دبینه گبین اوی که بلین که هاوکاریان که کردووە بۆ فۆکوسەی ئەم ساڵ زیاتر ڕێکخراوەی دانمارکی بووە ئەوە زیاتر دوف دانسک ئۆنگدامسفۆینینگ و دانسک فیلم ئینستیتوت و ئۆنگدامسپولێفاندن ئەوانە هەموو بڵین چییە ئەوانەی کە پۆڵیان داوە بەمە کە بتوانین ئەمڕۆ دەست هەڵستێنین و شتێکی وا سازکەین بەڵام زیاتری وابووە کە بۆ ئەوەی ڕێکخراوەی فۆکوسەیە کە ئەم ڕۆژەی دەست پێ کردو و ئەم فێستیڤاڵی هێناوەتە سەر خۆی. فستیوالا فیلم تشتێکی gelek baş e ev ji bona Kurda pêşdeçûneke gelek baş e em hêvî dikin ku ji nihav pê de en hindik salê carekê werin li vê derê yan li Kopenhagê ya jî li welatê din jî dikare bibe evan tiştê wiha çêkin ku bi vê riyê dikarin çand û hunera Kurdî pêşxînin û bidin nasandin yani ev jî firsetek ji bona Kurda لێ ئەس باوەرم ئێدی ژن هاو پێدا gelek gêncê me ku akademîk û ê warê çand û kulturiyê de pêş deketin hene li Ewropa jî hene evana êdî ewkekî weka ji bêjim xebatekê li ser dikin û ev ya tînin pêşkêşî gelê xwe ku li welatê xerîb û xurbetiyê ye pêşkêşî wan dikin hem ji bona gel baş e û hem ji bona xatirê nasandina çanda Kurdî baş e. ئێمە هیوادارین ئەم فێستیڤاڵە پێشکەش بکەین بە کوردەکان لە دانیمارک لەگەڵ دانیمارکیەکان لەگەڵ قەومەکانی کێکە لە دانیمارک دانیشتون لەبەرەوەی کولتوری کوردی زیینە و بکەینەوە و بزانین کە فیلمی کوردیە پیشان بین فیلمی کوردیە لە چ ئاستێکە و لە چ پلەینەکەیە بۆیە بە ئێمە وەکو فوگوسەی باوەڕمانەوەیە کە زمان لە فلیمە
بە زمانی کوردی لە فلیمە زۆر زەڕورە بوترە بۆیە دایمە زۆربەی ئەو وشانە کە وەرەگرین لە فلیم و تەلەڤیزیۆن و رادیۆیە فلیمەکە بە تورکی بوو بەڵام ژێرنووسی ئینگلیزی لەسەرا بوو اینجا بەڵکم هەمومان لێرە مازانی ئینگلیزی بخۆنینەوە بەش ئەوەیش ئەو فلیمە پیشانەیە چۆن کوردەکان ژێردەدەسەن لە تورکیا ناتوانن بە کوردی قسە بکەن ئەم فستیڤالە کوردی پێشکەشەکەین بۆ مناڵانەی کە لە دیار بەکرد بەردیاگرت و هاوێشتیانە سەربارزەکانی تورکی کە ئێستا زیندان کران و هەزارەهان مناڵ کورد لە زیندانایە